سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە بەڕێگەوم ئەڕۆم بەرەوە ئەمی سەردامە بزانم دنیا بەدەست چێوەیە ویسم هەنێ قسەتان بۆ کەم لەسەر ڤیدۆیەکیان بۆ ناردووم کە کۆمەڵێ لە بەعسیەکان لە کەرکووک شیعارە دەن و ئالەم بابەتانە زیاتریش لەلایەن ئەوانەوە ئەو ڤیدۆیان بۆ هاتووە کە ئەها کێرفی کوردایەتیەکان زۆر بەرزە عەلە ئەساس من هەڵەم لە مەسەلەی دەنگدانەکانەوە ئەوان کە هەمویان دەنگیاندا بە ناوی کورد و کەرکووکەوە بۆ یەکێتی و بۆ پارتی ئەوان باشتر پێکاویان و ئالەم بابەتان جار ویستم بەڕاستی سەرنجی خۆم لەسەرەوە بۆ ئێوە بدەم زۆر بە کورتی هەر بەدەم ئەم ڕێگایەوە بەل لە هەر هەموو شتێ ئەو بەعسیانە وەچەی ئەو سەدام حسێن و بەعسیانن کە کاتی خۆی مەسعود بازانی و جەلال تاڵەبانی ئەچوون بۆ بەغا ئەم لەلایەن ماچە کرد ئەو کاتێک کە عەبدوڵڵا پەشێ و شیعرەکەی بۆ وت من لە هەموو تەمەنی خۆما بڕوام بە قسەی عەرەب و تورک نەبووە بەڵام هەمیشە سەرانی پارتی وێژێتی ئەو حیزبانە نۆکەری بەعسیەکان و نۆکەری بەغا بوون لە ڕاستی ئەوەندەی کە عەرەبێک لە لای سەرانی پارتی وێژێتی ئێستا و کۆنیش قیمەتی هەیە ئەوەندە کوردەکە قیمەتی نییە بەڕاست فەرشی سووتان بۆ مالیشی ڕاخست ئەوە باسی سەدام حسێن و حیزبی بەعسی و ئەمانە هەر ناکەم ئێوە زۆر سێرە هەندێک شتەیە بێمێ بفرۆشن ئێوە لە بەغایە بە درێژایی جارێکە بەغا کاتێکە حکومەتی عێراقی ڕووخا بە تەواوەتی لەبەر یەک هەڵوەشا بوو نە شیعە هەبوو نە سوننە هەبوو ئەوە تاڵەبانی و بازانی بوون ڕۆیشتن بەغایان ئاوەدان کردەوە و نەوشوام سەفا و هەموو ئەمانە چون دەستورتان نووسی و بەشان نازیەوە ئێوە بوون بە عێراقی لەگەڵ ئەو برا عەرەبانەتان کە ئێسا شیعار دژی کوتڵن لە کەرکووک و ئێوە کورچێتیەکەن و ئەوانش عەرەبچێتیەکەن ئەمە بۆ خۆی کارەساتەکەیە لەبەرەوە ئەو شتانە بە ئێمە مەفرۆشن نیشیمان پەروەری و کورد پەروەری لە ئێمە جوانە نەک لە بازرگانەکانی یەکێتی و پارتی و هاو ئاخوڕەکانیان کە هەمیشە ئەچنە سەنگەریانەوە بە ناوی کورد و کوردایەتی و کوردستان و کەرکووک و ئالەم بابەتانەوە هەمومان بیرمانەکە جەلال تاڵەبانی بوو بەسەر و کۆمار هەموو کورد یان زۆربەی زۆری یەکێتی و کورد هەمویان هەڵە پەڕین ئەمە چییە وڵا جەلال تاڵەبانی بۆ بەسەر و کۆمار ئەو سەر و کۆماری کام هی ئەو وڵاتە عەرەبیەیە کە دوێنێ و پێرێشی ئەدا لە کەرکووکە دژی کورد و بەعسی بوون ئێوە یەکێتی و پارتی شەرتان بوو لەسەر ئەوەی کە کێ سەر و کۆمار بێ بەرهەم ساڵە بێ لەتیف بێ نازانم ئەوەی پارتی بێ شەڕەکەتان لەسەر ئەوە بوو ئێوە لەسەر بەغایەک لەسەر دەسەڵاتێک لەگەڵ ئەم برا عەرەبانتان ناشەڕ ئەکەن کە ببنە خاوەن پۆست کە پارە وەربگرن کە لەتیف و شاناس بنێرن بۆ بەغا لەوێ سەر و کۆمار بێ شەڕ ئەکەن لەسەر ئەوەی کە دەیان پەرلەمانتاتان لەو بەغایە هەبێ کە وەزیرتان هەبێ هێشتا ئێوەیەن دانیشن ئەوە بۆ ئێمە نێرن کە عەلە ئەساس ئێوە کوردێکی ڕەسەن و باشن و ئەوە دەنگتان بە یەکێتیە و کورد ئەمە و کورد ئەوە و بەڵام خۆشان لەولاوە شەریکە دزی پارتی وێشێتی باش نییە یا شەریکە دزی هەر ئەو حیزبی بەعس و ئەو حکومەتی عێراقن کە لەوێن بۆ ئەوە پێتان وایە شیعەکان لە عێراقە کە دەسەڵاتدارن لە بەعس شەریفترە بن پێتان وایە ئەو سونانەی ئەگەر دەسەڵاتدار بن پێشووتر هەبوون و ئێسێش هەبن لە بەعس شەریفترە بن باوەڕکان شەریفتر نابن هەر هەمویان بۆ قەزیەی کوردی بۆ مافی خەڵکی کوردستان یەک فاشزمن یەک فاشزمی قەومی عەرەبین بە ئیسلامیەوە بە کۆمۆنیستیەوە بە چەپیەوە بە ڕاستیەوە بەڵام ئێوەی یەکێتی و پارتین بوون بە نۆکەری ئەمانە و هەمیشە ئێوە ڕۆیشتون نۆکەریتەن بۆ ئەمانە کردووە ئەمە واقعی ئێوەیە ئێستا سێریکەن ئایا ڕێیان کلدانی قیمەتی زۆرتر هەیە لای پاڤڵی جەلال تاڵەبانی یان ئارام ئەحمەد زەحمەت نەبێ ها کامیان ئەوەی کە 28 ساڵە لە منیان قەدەخە کە دەوڵەتێکی خۆم ببینمەوە خۆ پاڤڵ و قوباد و پێشی سەرانی یەکێتی بوون کاکە خۆڕیان کلدانی و بەعسیەکان و ئەوە نییە باشە ئەوەندەی کە پاڤڵی جەلال تاڵەبانی دەست ئەگرێ بە سنگەوە بۆ کەسانی وەکو ڕێیان کلدانی بەڵام ئەگەر منی بەردەستکەوم ئازارم پێ ئەگەێنێ نەک هەر لە کوردستان بەڵکو لە ئەوروپای شەگە ڕاستیە لە ماوەی پێ 6 مانگی ڕابردووە دوو جار گروپیان ناردووە بۆ داناخ و بۆ بەریتانیا کە هەمووین بە بەڵگە لەلایە بۆ ئەوەی ئازار بە ئارام ئەحمەد بگێنن تەنها لەبەرەوەی قساکەم جا فەرقی ئێوە و ڕێیان کلدانی و ئەو بەعسیانە چییە کە دێنێ لە کەرکووکە دانیشن ئەویان کرد من پێم وایە بەعس لە ئێوە شەریفترە باشە چونکە بەعس دوژمن بوو داگیرکەری کوردستان بوو کوردی قەت و عامە کرد بۆ ئەو دوژ بوو کە کورد خاوەنی هیچ شتێک نەبێ بەڵام ئێوە بە ناوی کورد و کوردایەتی و ڕزگاری و فڵانەفیس هەرەوە بە ئاسەواری ئێمەتان نێشتووە
لبروا دامنشن او شتانه بو امومانان منيرن لراسيا ايوه ناتوارن بو خوتان باكن ولوي كروشنا سنغري باتي ويكشتو لكركوكا بناوي كردو كودايتيو هستان بوان بخشي ابو يرصوتان كدنا باشا چونك اوان كركوكيان فروشتو لحقيقتها اوان لصا بنجاويشي خاشي كوسان فروش لشانسي اكتوبر كباتي ويكشتي بيكو كديا حق دستكي مسعود بازاني وليقل ك$750 مليون بو لا عبادي ولمان هو نحن برقنا منهم يهن براجي فاتنا وانا كاك لبروا بو ايوه الشرمه لحقيقتها كاشتا سنغري امانه شي جوازي قال بيني اواني كشي على هذا لكركوكا لقل يكتيو لقل اوان بادي كاكا كسدماني خوي كبعض د صلاه دار بو كابرايك بيج مرقبو لو شاخو داخيا كاهاد تسليم ابوه باجنيه بعز لي ابورا ريجي اجت ايوب رخو حافظ بي بيسو حوصاله اميشيتيه امباتيه ريغان بم ارام احمدنا وتناقشيش كدو كاكا تنها نسيوما خوشي عجيب منكدو براسي نيكيتيه كنكشتوا نباتيه كنكشتوا نخرم لبانجي هيش كسيك هناوا كواتا اتاني تشي بمن بفروشن كاكيش لا من جوازي نيه لبيني يكيتيه ولبيني ريان كدا لبيني بعسيك على حقيقه هموتان يبدع بان بو امومانان وخلشي كردستان براسي هموتان يبدع بان اما واقعيتي ايوه تبيز بوناكا دابنشن كرداتي بهم فروشن اصلا من بروانبا جوري دا كرداتي لكردبون لنشمان بروري هيا لدروي قتاري درويني كرداتي باتي ويشتي وات جلالي ملاي طبعا اما راسي كيتي ابي خلشي كردستان لم دروي دور كونه كيشتي باتي بناي كردو بناي كرداتي بناي كركوكو انا بابتانو ايكا او انا هميشه خاط فروش بو دراسيا باشا ايوا بتانه ونتانه برون بو حلاوي باسكن دنتان بيكشتي وبباتي داوا بناوي كركوك وكردو انا بابتانو اجنا خرشي كركوك هيش استفاده لمي ايوا ناكد چونك ايوا شركه دزي بحثيه كان بكره كنت مسعود بازاني بينيو كاكا بالاي كرتا صدام شيش بالاي برزبو رسمك ايش هالماوا اكيد سنو جي بي بو اوي املو لي صدام شيش ماسكت جلا طالباني صد باوشي بياك صدام شيش كشي تازه بتازين فيديو ابو ارا محمود ها بعسك انا كوتشونا جا شركه دزيان مبن زحمه النبي جا بي اي بعسك كان مبن بي اي بخا مبن كاكا لطيفه بندالدز شي كان بخا دانشتو شانات باش يكباب غوشي بيونيه شي كان بخا دانشتو زحمه النبي هل بو باردنا نشتون بو باسكاين دنا نشتون كاكا او ارا محموديه كانو كرياتي بو بعس كردوا او ارا محموديه كانو كرياتي كابو ريان كدانيو ام لولاي ما شكاو دسي ما شكا بيشن مسعود بازاني جلا طلباني بون اساس بافلو نيشيلو مسعود بازاني كاكا او ارا محموديه براسي او ايوان كان بخا ابو امانه اتشمنوا ارا محموديه او ايوان كدسيان ما شكن ارا محموديه كنتو كرماجي بخلميشي خوتا لو كاكا باجنيه من بيسم نادس قبنا دسي اوانو بلام ايوا ام لولان ما شكا سيري بافل طالبانيكا شلون باوشكا بريان كلداني وبكابلاكي تراناوي تشيكا او شاشيا باشا اي بو بافل طالباني بو مني قدغيكا كنشمو شاركي خوم كهاوزماني خويم كهاولاتي اولاتم كمن ما في خوم لو ولاتم جيانم هبي غزرانم هبي كيدا بازاتي قسب كم بين بشم بنوسم اي بو ركبه منا يا بلام ركبه بريان كلداني دا ها ايش تانا بيه من بين مسنغ ديكيو بارتيو كوداتك ايوب كم ها اما تانا يا براسي ولا الشرم كان كاكا كنا عيب انسان او انتبه حياه بلا حقيقتها باشا بنا ماري بازاني من قليله بنا ماري بازاني هندش تاناكم شكا بنا ماري بازاني لهولير ولا دوقه لصلاه دارن من اگر بوبري ازادج بيمو كردستان رنگ نشمو بو هولير بو دوق بنونه چونك خلق كسيك اچتو اچ بولات بو زيادكي خوي بون بستماني جتو كابلا خلق زا خوي لاوروبا اگرتو چ بو زاخو ناش بو بينجن بلا من ارم بو بينجن كواتا او منم كا بنماري جلا طالباني او نسيكي بشو حوصله لمني قد كتب اولاتي خوم بكرموا بلان بافل طالباني اچميتو بوريان كلداني باشا اي ريان كلداني شي بعسيه خوشي عجيبني كاكا والله بعس لو انا شريفت له اما بانك ودو هوانيه لبروا من بهي جوري ناكو مسنغري ايو ناكو مسنغري يكتي باتيو شنك اوصل مونا هكي كذا خومو لهاوريكانمو لكسوكارو لبن مالو لقلي كرتان كردوا براسي بعسش لينا كردوا طوال همو عربي لعراقه لاسلامي وتا كافري لمسيحيه ولا جولكيه ولا لنازل اسلاميه ولا شيعيه ولا سنيه برامبر بكل شوفينيستا
بەرامبەر بە کورد فاشستە تەواو کورد و کرمانجی ئەگەر تۆ نادوێت لەمە تێبگەی کەیفی خۆتە کەواتە ئەو شتانە بۆ من منێرن گلەی لە ئارام ئەحمەد مەکەن من ڕائەکەم بە تەواوەتی ڕوونە هەڵوێستەکانم ڕوونە تەواو ئیتر هەر ئەو پەیامەمە بوو خۆشەویستان شتێکی ترم نییە لە حەقیقەتە بڕۆ بە شاناز بڵێ بڵێ چیەکەی کوڕە کچەکەی بڵێ ئەحاڕژ لە بەغا دانیشتووی بەس پارە پەیاکەی زەحمەت نەبێت بڕۆ بە لەتیفە بەندا و دەست بڵێ تۆم هەموو پارەیە بۆ چیە کاکە بڕۆ بە گروپی کار و بە نازانم چینێکی لەفان بازانی ئەوانە بڵێ ئەم هەموو سامانتان بۆچی دزیوە ئەوان شەریکە دزن لەگەڵ بەغایە کاکە خۆ ئارام ئەحمەد نییە بە قوربانتان بم ئارام ئەحمەد تەنها و توێتی خەڵچینە یەکێتی و پارتی 500 ساڵ لە کەرکووکە دەسەڵاتدار بوون بەداخەوە هیچیان بۆ نەکردوون دزیان کردووە جەدەیان کردووە دەنگیان پێمەدەن عەرەبەکانیش پێویستە دەنگ نەدەن بۆ شۆفێریانە جاکە ئەگەن مشکلەی خۆیانە لە ڕاستیان بەڵام ڕائەکەی من ڕائێکی دروستە ئەگەر یەکێتی و پارتی شەریف بوونایە پیاو بوونایە ئەو ساڵانەی کە لە کەرکووکا بوون ئەبوایە ئەمەندە شەریف بوونایە بە یەک گوتاری کورد نیشتیمان پەروەرانە لە کەرکووکە ئەمەندە کاری جوانیان کردایە ئەمەندە خزمەتی پێکاتەکانیان کردایە خزمەتی کوردیان بکردایە بۆ ئەوەی کە منیش شانازیم پێوەکردنایە بۆ ئەوەی منیش دەنگم لە پاڵ دەنگیان هەبوایە بەڵام ئەها قاچاسی چێکاکە مەحموود سەنگاوی و نازانم فڵانە فیسارەکان کە مەسئولێکێتی بوون مانگانە دزی لە کەرکووک و لە جەلەولاوە لەمانە کاکە خەریکی مانگا دزین بوو برای من خەریکی لەوح دزین بوون خەریکی تەنەکە دزین بوون هەمووی خەریکی چەتەی بوو لەو شوێنانی کە پێڵەن جێگا ناکۆ کێشە لەسەرەکان هەمووی لێ چەتەییانە کرد کاکە شنی خەڵکیانە ڕەفان سوارشن و کشی خەڵک بوون کاکی جا لەبەرەوە ئەو قسانە بۆ ئارام ئەحمەد مەکەن لەبەر نایخوا لە حەقیقەت من بڕوان بەوە هەیە کە کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام هەموو نەتەوەکان بۆیان هەیە تیا بژین و ئەوەیش بە شەڕ نەبێ بە هیچ شتێ حەسب نابێ بەڕاستی بە دەنگدان کەرکووک ناگەڕێتەوە بۆ سەر کوردستان ئەسڵ هەر عیبە ئینسان گرە لەسەر خاکی خۆیکە ئینسان دایکی بفرۆشێ گرە لەسەر وڵاتەکەی خۆی نەکا لەسەر شارەکەی خۆی نەکا خوشکی دوو لە ڕێوە بخاتە هەڕاجەوە بەڵام گرە لەسەر شارەکەی خۆی نەکا نەڵێ خەڵچینە دەنگم پێبن بۆی کە بیشەمێ کەرکووک کوردستانە کورە بڕۆ بەلای ئەو دەمە پیسە داخە کاکە کەرکووک ئەوەتەی مێژووی مرۆڤایەتیە هەر کوردستان تەواو کەس ناتوانێ بڵە شتێکی ترە تورکمان واڵێ دوو لە ڕێەوە یەک تەنەکەی خوارد عەرەب واڵێ کورە یەک بەرمیلی خوارد تەواو باڵێ تووڕێژ لە مەخسەی هەڵە نەگەم کاکە خواتان لەگەڵ خۆشەویستانی بەخێرچ